ئێستا لەسەر بەختەوەری خێزانەکەین بە شێوازێکی گشتی وابزانین بە چ خێزانێکە وترێت بەختەوەر گرنگی بەختەوەربوونی خێزان خۆی لە چیا ئەبینێتەوە هەروە ئەگەر بێت و کێشەیەکە بێ گرفتێکە بێ لە نێو خێزانەکانە چۆن خێزانەکان خۆیان توانن کێشەگیر و گرفتەکانی خۆیان چارەسەرکەن بۆ ئەوەی کە کەسێکی تر لە دەروی خێزانەکان ئاگاداری کێشەگیر و گرفتەکانیان نەبێ ئەگەر بێت و خۆیان توان ناوخوانان کێشانە چارەسەرکەن تا چەند ئەمانە دواتر هەنگاوەنێن بۆ بەرەو چوون بەرەو خێزانێکی بەختەوەر ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ساڵح بەرزنجی کا بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەن کاک ساڵح سڵاو لێبێ و زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ زۆر سپاس سەرەتا بەناوی خۆی جوانکار من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە بەرنامەی ڕۆژێکی نوێ بۆ جارێکی تر بۆ قسەکردن لەسەر تەوەرێکی گرنگ و هەستیار کە ژڕاستە خۆ قسەکردن لەسەر خودی خێزان من لێرەوە بە بۆنیادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله علیه و سلم پیرۆزبایی خۆم لە ئێوە شو لە هەموو مسلمانانی جیهان و گەلی کوردستان دەکەم لەدایکبوونی پێغەمبەر لەدایکبوونی ژیار و شارەسانێتێکی مرۆڤایەتی بوو لەدایکبوونی ڕەحوی ژیانی پێکەوە ژیان و مرۆڤ سالاری بوو وە ئەم یادا هەم لە کوردستان و هەم لە جیهان وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد گرنگی و ئەهمیێتێکی تری هەیە و چونکە لەدایکبوونی محەممەد دایکبوونی کەسایەتێکی ئاسایی نەبوو بەڵکو لەدایکبوونی پەیامێکی ئینسانی و ڕوحی مرۆڤ ژیان بوو مرۆڤ دۆستی و پێکەوە ژیان بوو ئەمە سەرەتایەک بوو بۆ ڕزگارکردنی مرۆڤ لە کۆیلایەتیەوە بەرەو ئینسانی بوون و بەرەو پەیامی ئینسانیەت قسەکردەکانی ئێمە ئەمڕۆکانە بەڕاستی ئەوەی کە ئێمە دەمانەوێت لێرە قسەی لەسەر بکەین ئەم تەوەرە زۆر گرنگە و دەستان خۆش بێ و سەرکەوتۆ بن زۆر باشە کاتە کاک ساڵح با دەستپێکی گفتوگۆکانمان ئێمە کە باز لە خێزانی بەختەوەرەکەین با سەرەتا پێناسەیەک بۆ بکەین بزانین بەچی وترێ خێزانی بەختەوەر بەختەوەری خێزان بەچیەوە بەندە ئەم تەوەرەی ئێمە ئەم بەرنمەیە ئێمە ئەمڕۆ لە دنیادا زۆر قسە کراوە زۆر نووسین کراوە زۆر توێژینەوە بەحسی ئیجتیماعی و ینی کۆمەڵایەتی لە هەموو دەوەکان کراوە لەسەر مەوزوعی خێزان و گرنگی خێزان ئەم بەرنمەیە مەژێچێکە لەو هەوڵانەی کە بەڕاستی بۆ قسەکردنی زیاتر لە پێناوی بەختەوەرکردنی خودی خێزان و خێزاندایە بەڕاستی ئێمە گەبمانێ قسە لەسەر خودی خێزان بکەین ئێمە بەڕاستی واتا گرنگی خێزانە چیدایە چونکە ئەمە یەکەم خێزان یەکەم شت ئێمە بەڕاستی پێناسەیەکی خودی خێزان بکەین خێزان چییە و ئەو کاتە دەتوانین قسە لەسەر خودی تەوەرەکانی خێزان بکەینەوە خێزان یەکەیەکی کۆمەڵایەتیە کە پێکاتوە لە نێوان دوو مرۆڤ لە نێوان دوو ڕەگەزی جیاواز کە ژن و پیاون هەردووچیان دوو سایکۆلۆژیای جیاوازیانەیە دوو بیرکردنەوەی جیاوازیانەیە دوو بایۆلۆژی جیاوازیانەیە بەڵام ئەم دوو جیاوازیە هەردووشیان وایە لێ دەکاتەوە کە خێزان کە یەکەم قوتابخانەی پەروەردەییە لە ناو کۆمەلگادا چونکە مرۆڤ لە ناو خێزاندا فێری زمان دەبێ و فێری ئاین دەبێ و فێری هەموو بەها کۆمەڵایەتیەکان دەبێتیدا چونکە مرۆڤ پێشەوەی کاکردەکە دنیاوە لە خێزاندا مرۆڤ کاینێکی بایۆلۆژیە بەڵام لە ناو خێزاندا دەبێتە کاینێکی کۆمەڵایەتی ئەم کاینە بایۆلۆژی کە دوێنەکانە و ئینسانی بەڵام لە ناو خێزان دەبێتە کاینێکی کۆمەڵایەتی چونکە مرۆڤ عادەتەن بۆ خۆی سروشتی خۆی وایە بە شێوازێکی جددی بەو شێوازە بۆ خۆیەوە بە مرۆڤ لەبەرەوەی کاینێکی کۆمەڵایەتیە حەز بە کۆمەڵایەتی بوون دەکات لە خێزانیشدا بەها کۆمەڵایەتیەکان تێیدا بەرجەستن بەڵام ئێمە کاتێکە سەی دەکەین مرۆڤ لە خێزاندا فێری ئاین دەبێت ئێساکانە بانەوە لە کۆمەلگایەکی مسلمانیشین لەدایک بوون لە هەیوەکەمان نووسرا ئەدیان ئەلموسلیم بەڵام ئەگەر لە کۆمەلگایکی مەسیحی نشین لەدایک باینە ئێمە ئێساکانە کەسایەتێک بوون بە مەسیحی ینی لەسەر ئاینی وەسی یا لە کۆمەلگایەکی بوزی باینە کەواتە ئەمە خێزانە بڕیاردەرە لەسەر کۆی کایەکانی ژیان لە سەرتاوە لە کۆمەلگادا بوو ئینسانەکان چونکە بەردی بناغی کۆمەلگایە و یەکەم قوتابخانەی پەروەردەییشە خێزان مرۆڤ پێشەوەی کە بچێتە قوتابخانەکانی باخچەی ساوایان یا بچێتە هەر قوتابخانەیەوە یەکەم شت لەوێ فێری قوتابخانەی پەروەردەیی خێزانەوە فێری پەروەردە دەبێت زۆر باشە ئێمە ئەگەر سەرەتا بگەڕێنەوە بۆەوەی کە بزانین چ خێزانێک بەختەوەرە ئەبێ بگەڕێنەوە بۆی کە سەرەتا ئەو خێزانە چۆن پێکیە بێگومان لەوە پێگەیە کە کوڕ کچێک بڕیاری هاوڕێگیرێن و ماڵێک دروستەکەن هەمیشە ئەم پرسیارە لەناو کۆمەلگایە ئەڵێ تا نەچیتە ژیانی هاوسەرێتی و بەرپرسیارەتیە نازانی چی بەرپرسیارەتیەکە تا چەند گرنگە بەر لەوەی منداڵ بێتە نێوان خێزانەکەەوە ئەم دوو کەسە ببن بە دوو پایە بۆ بەختەوەری خێزانەکە ئەوەی کە تۆ خاڵی دوهم نەکەم شرکاتێکە باسی مەسلەی منداڵ دەکەی من پێم وایە پێش هەموو شتێک
پێش ئەو بڕیادانی پرۆسێ هاوسەرگیری هەموو کەس دەتوانێت زەواج بکات چ کوڕ چ کچ بەڵام ئایا ئێمە دەتوانین بە هەموو کەس بڵین بەختەوەرە و هەموو کەسێک شەیدای بەختەوەریە هەموو کەسێک حەزی بە بەختەوەریە هەوڵیشی بۆدا بەختەوەر بێت بەڵام ئایا هەموو کەس دەتوانێت بێت بە بەختەوەر من پێم وایە یەکەم شت بۆ بنەمای بەختەوەری لە نێوان خێزانەکان یەکەم شت لەنێوان ئەو کوڕ و کچە یەکترناسین یەکترناسین خاڵی سەرەتایی بڕیادانێکی زۆر گرنگە لە لای ژیانی ئینسانەکان چونکو کوڕ و کچێک بڕیارێک دەدەن ئەمە کارێکی هەمیشەیی ژیانێنە ئەم ئینسانە دەیانەوێت یەک دڵ من بەڵام لە دوو لاشەدا یەک دڵبوون لە دوو لاشەدا ئەمە کارێکی هەروە ئاسان نییە دوو کەسەکە لە دوو کەلتوری جیاواز وەکو لە پێناسەکەی باسمان کرد دوو سایکەلۆژیا و دوو ژینگەی جیاواز ئەمە پێویستی بە یەکترناسین هەیە چونکە ئەمە کارێکە مەودایەکی زۆر دوور و درێژی هەیە ئەم مەودا دوور و درێژەی کە لە نێوان خێزانەکاندا پێویستی بە چییە پێویستی بەوەیە کە بەڕاستی یەکتر باش بناسن ئێمە کاتێک کە یەکتر نەناسن یعنی ئێمە هەر کاتێک بە شتێکی عاتیفەیەکی سۆزی لە یەکەم لەحزەی بینینی کوڕ و کچێک ئێستا بڵێن بڕیاری و دەوڵات زەواجکەن کاکە تۆ دەبێت لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی فەیسۆلۆجیەوە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی عینفی ئایدۆلۆجیەوە هەموو ئەمانە کەسەکان باش تەبعی یەکتر باش بناسن چونکە ناسین یعنی ئێمە پێم وایە ڕۆشنبیری پێش پرۆسەی هاوسەرگیری لە هەموو شتەکان زۆر گرنگترە هەرچەند لە کۆمەلگای ئێمەدا تا ئێستاکانە ئەمە وەکو سەنتەرێکی ڕاهێنان نییە حەقی خۆیەتی لە کۆمەلگای ئێمەدا پێویستی بەوەی بۆی کێشە خێزانیەکان کەمتر بنەوە چونکە سەیدەکەی کوڕ و کچێک لە دەرەوە زۆر بە جوانی یەکتر بینین لە ڕوو سار و جەمال و هەموو ئەوانی کە دەیبینن بەڵام ناخی یەکتریان نەناسیوە چونکە دنیای یەکتر جیاوازە لە ڕووکاری ئینسانەکاندا بەڵام بە یەکتر ناسین ئەم کات ئینسانەکان دەتوانن لەگەڵ پرۆسەکانی ژیان باشتر مامەڵە بکەن چونکە لە ناو ژیانی هاوسەداری خۆشی هەیە ناخۆشیش هەیە باشە ئەمە قسە لەسەرەوە بکەین کاک ساڵح ڕەنگە زۆر کات خێزانەکان بەختەوەری خێزانەکانیان بەست بێتەوە بە پارەوە بۆ نمونە ئەڵێ من کە پارەیەکی وام نەبێ هەموو پێداویستەکانی خۆمی پێدابین کەم پێداویستەکانی مناڵەکەمی پێدابین کەم ئیتر بەختەوەری یعنی چی بۆ نمونە بەختەوەریان بەستۆتەوە بە پارەوە بەڕای تۆ بۆ شێوازەی بەختەوەری خێزانیا خۆ ڕەنگە کەسانێک کە بن ئەگەر چی پارەشیان زۆر بێ بەڵام خێزانێکی بەختەوەر نەبن زانی ئەگەر ئێمە بەڕاستی یەکشت مشکلەی ئێمە مرۆڤ یعنی ئێمە بەڕاستی میسالیان بیر دەکەینەوە بە میسالی بیرکردنەوە مەبەست میسالی بوونی ئێمە کاتێکە مەسایلی بەختەوەری شتێکی مادی نییە بەرزەسە بێت پەیوەندی بە ڕوح و ناخی ئینسانەکانەوەیە ئێمە کاتێک کە بمانەوێ بەختەوەر بین بە سەرۆت و سامانێکی زۆر بە پارە و ماڵ و ڤێلا و ساری جوان ئەمانە ڕاستە هۆکارێکن بۆ بەختەوەری بەڵام ئەوانە هۆکاری سەردار سەد نین ئەمانە فاکتەرێکی ڕاستەقینەنی بۆ بەختەوەری ئێمە زۆر زۆر خێزانمان بینیوە نە سارەی هەیە نە خانووی هەیە نە پارەی هەیە بەڵام خێزانێکی لەو پەڕی تەندروستی لەو پەڕی بەختەوەریدان زۆر خۆشبەختن زۆر ئەم ژن و مێردە زۆر ڕازگۆ و دڵسۆزن لەگەڵ یەکتر چونکە یەکتریان باش ناسیوە و یەکتریان خۆشەوێ دڵسۆزن لەگەڵ یەکتر ئێمە کاتێک کە بمانەوێ بەڕاستی بەختەوەری بە شتێکی مادی تێبگەین کراسێک لە لەبەری بکەین و بڵێن ئەم کراسە بەختەوەرمان دەکات ئەمە شتێکی خەیاڵیە ئەمە مرۆڤ لە دنیای واقعدا بەرزەسە نییە ئەزانی بەختەوەری چێ بەختەوەری ئەو قۆناغەیە کە مرۆڤ دەبێت قەناعەت بە خودی خۆی بکات کە لە چوە ڕازیە بەو ژیانەی کە هەیەی ڕازی بوون بەو ژیانەی کە لە نێوان یەکتردایە یعنی کوڕێک لەگە کچێک زەواجی کردو دەبێت ڕازی بە باڵای کچەکەی بە جوانیەکەی بە گرفتارەکەی بە تووڕێیەکەی بە خۆشەویستی و بە خەندەکەی و هەردووە پێچەوانش بە کچەکە دەبێت ڕازی بێ بەهابوون و نەبوونی کوڕەکەی بە باڵا و بە ناشیرنی و بە قۆزی و بە تووڕێی و بە هەموو ئەوانە ئەمانە فاکتەرێکن بەڵام مرۆڤ دەبێت بەڕاستی بڕوانە بە سەری خۆ نەڕوانە بە سەری خۆی دەبێت بڕوانە بە خوار خۆی چونکە ئینسان کاتێکە ڕوانی بۆ سەری خۆی ئەوە ناگات بەو ئامانجی بێت ڕازیبوون و قەناعەت بەو ژیانەی کە تێیدایە بەڵام هەوڵدان بۆ باشترکردنی ژیان ئەمە قۆناغێکە لە بەختەوەری باشە کاک ساڵح ڕەنگە هەموو خێزانێک بە دوور نەبێتەوەی کە ڕۆژە لە ڕۆژان کێشەیەکێ بێ گرفتێکێ بێ بەڕای تۆ چەندە گرنگە خێزان کێشە گیر و گرفتەکانی خۆیان لەناو خۆی خۆیانە چارەسەرکا بۆ نمونە لە دەرگای ماڵەکەیان نەچێتە ئەو دیۆ کەسێکی تر ئاگاداری کێشە گیر و گرفتی خێزانەکەنە بێ ئەمە تا چەندێک گواکات دوجار ئەم خێزانە بەرەو بەختەوەری هەنگاو بنێت ئەگەر بێت و کەسی تر ئاگاداری کێشە گیر و گرفتەکانیان نەبێت زانی من پێم وایە کاتێکە ژن و مێروک و هاوڕێ مامەڵەیان لەگەڵ کرد لەگەڵ یەکتر یعنی ئەمانە وەکو فەرمانی سەربازیانە مامەڵەیان لەگەڵ نەکرد ئەفسەر و ژێردەسەکەی خۆی بەڵکو هەمیشە وەکو بەڕحێتی وەکو پێم وتن ئێمە بەم عەقڵیەتەی کە ئێمە یەک دڵین بەڵام لە دوو لاشەدا
کاتێک کە کێشە هەر دەبێت چونکە ژیان نەشەوە نەڕۆژە یعنی ئێمە دەبێت لە وەرزەکانی ساڵەوە بڕوانین بۆ ژیان لەوە فێری ژیان بین چوار وەرزی ساڵمان هەیە هاوینمان هەیە پاییزمان هەیە بەهارمان هەیە هەر یەکەوت تام و چێژ و بۆنی خۆشی و جوانی خۆی هەیە بەڵام هەر یەکەیان هاوین گەرمی خۆی هەیە هاوین بە گەرمەکەی جوانە دستانجی بە ساردەکەی جوانە کەواتە لە کاتێکە ژن و مێرد دەبێت وا بە یەکتر بناسن هابن باسی لەوەی سەرەتاوەکردن باسی یەکتر ناسین کە یەکتر ناسییان کرد ئەو کاتەی لە نێوان ژن و پیاوەکەدا کێشەیەک بوو ئەم کێشەیە پێویست ناکە کەسی سێهم بێتە نێوانیان چونکە هیچ کەسێک لە نێوان ژن و پیاودا لە خۆیان دڵسۆزتر نین بۆ خۆیان تۆ چاوەڕێ مەکە دایکت باوکت خوشکت برات چی ئەملا چی ئەولاد چاوەڕێ مەکە ژیانت بۆ چارەسەرکەن بێنە ناو ژیانی تۆ خۆشبەختتکەن و بەختەوەرتکەن چارەسەری کێشەکەی تۆ یەکەمە بۆ خۆت نتوانی چارەسەری کێشەکەی خۆت بکەیت خۆت نەناسی گەورەترین مشکلەیەمەوەی لە کاتێکە خۆنەناسین خودناسی زۆر گرنگە ها وەکو فەیلسوفی گەورە سقراط باوکی فەلسەفە دەڵێ مرۆڤ تا خۆی نەناسێ خاڵقەکەشی ناناسێ یعنی ئەمە مشکلەکە لەوەدا ئێمە خۆناسی زۆر گرنگە ئێمە کاتێک کە یەکترمان ناسی ژن و پیا و ئەم فاکتەرەوەمان لێ دەکات کێشەکانمان نابینە دەرەوە کاتێکی دەین بە گفتوگۆ بە حیوار یعنی ئێمە مشکلەی خێزان لەوەیدا ئێمە هەمیشە کێشەکانمان ئێمە لەوەی تێنەگەشتین و خۆمان نەناسیەوە کاتی ئێمە خوای گەورە دوو گوێچکەی داوینە یەک زمانی داوینە ها ئەوەنەی قسەکەرین ئەوەنە گوێگرن نین بەڵام لە کاتێککە ئەم گوێگرەی بۆ یەکتر کە ئێمە کێشەیەکی خێزانێمان ژن و پیاوەکەن گوێیان بۆ یەکتر گرت و گفتوگۆیان لەگەڵ یەکتردا کرد هەوڵنادەن کەسی کە بێتە ناو تەداخولاتیە ئەمە شتێکی کاتیە بەڵکو خۆشەویستیەکەیان دڵسۆزیەکەیان ڕازگۆیەکەیان زۆر لەو کێشە و مشکیلە و ئاریشە بچووکەیە گەورەترە کە دەتوانێت تی پەڕێنێ بەڵام ئەگەر نەبوو ئەفو بەڵێ باشە ببوورە زۆر کات باسی خاڵێکی زۆر گرنگەکەین ینی بەر لەوەی کە من هەر کەسێکمان هەر تاچێکمان بە بێت جیاوازی لە هەردوو ڕەکەسەکەیە بڕیاری ئەوە بن هاوسەرگیری بکەن بەر لەوەی کە هاوسەرگیری بکە ئەم کەسە خۆی لە خێزانێک هاتوو پێناسەی خێزانەکەی خۆیەکە ئەزانێت چۆن پەروەردە بوو ئەزانێت چ کوڕ چ کچ بێ ئەزانێت کە چۆن بەرپرسیارێت تێگرێ و کوڕش بێزانێت چۆن بەرپرسیارێت تێگرێ کەواتە ئێمە بنەمای خێزانی سەرەکیمان تا چەند کاریگەریە لەسەرەوەی کە من بخاتە پرۆسی ژیانێکی تری هاوسەرگیریەوە و بەواتایەکی تر تا چەند ئێمە پەیوەستین بەو دابوونەریتەی کە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە زۆر کات خەڵکانێکی زۆر باز لەواکەن کە ئێستا ئەو دابوونەریتە بەرەو کاڵبوونەوە ئەڕوا بوونی خێزان نەماوە یعنی هەستەکەی ئەمڕۆ کوڕەکە بڕیاری ژنێنانەیە دوای 3 مانگ جیا بێتەوە ئەمانە هەمووی لاوازبوون ئەمە چەند بابەتێکی ترن بەس من بەگشتی باسیەکەم چەند گرنگە تۆ لە خێزانێکەوە بیت بتوانی کەسێک هەڵبژێری هاوتای خۆت بێت ئەگەر هاوتای خۆت نەبێت بیخەیتە سەر و بیر و باوەڕێکە خۆتەدا نەببێتە دژواری و خێزانێکی پەردەوازی لێ بکرێتەوە دەزانی من یەک شتکەوەی باسمان کرد لە خاڵی یەکەم کە گەڕین و یەکتەناسین لێرە زۆر گرنگە بەڕاستی کاتێک لە نێوان ژن و پیاوەکان ئەم کەسەی کە بڕیاری زەواج دەدات مەسەلەی پرۆسەی هاوسەرگیری پەروەردەکردن ئیمامی عەلی قسێکی زۆر جوانی هەیە بەڵام مناڵەکانتان بە پەروەردەی سەردەم پەروەردەکەن نەک بەو پەروەردەی کە ئێوە کاتی خۆی تێدا پەروەردە کراوە من کاتێک زەواج دەکەم لەگەڵ کەسێک بڕیاری هاوسەرگیری دەدەم بڕیاری هاوژیانی دەدەم بڕیاری ئەوەی دەدەم کە پێکەوە بژین بەڵام دەبێ بەڕاستی لەو کەلتور و عادەت و تەقالیت و ژینگەی کە دوێنێ تێیدا بوو لەگەڵ ئەو ژینگەی ئەمڕۆ زۆر جیاوازە زۆر جیاوازە چۆن بتوانم مامەڵە لەگەڵ ئەو ژینگە تازەیە بکەم ئەیش بەچی بە یەکترناسین و تەقەبولکردنی خاڵە جیاوازەکانی یەکترەوە زۆر جارە یەکترناسینە نییە لێرە ئەو مشکلەکەیە کەم پێم گوتی زەواج لەبەرەوەی کاتێمە پرۆسی زەواج یا پرۆسەیە کە بۆ درێژەدان بە مەسایلی مرۆڤایەتی یا حەزێکی سێکسی کاتیە ئەم حەزە سێکسی کاتیە کە بەرزەسە دەبێت وەکو شتێکی حەزە کاتێکی ئینسانەکان گەشتن بە چێژێکی کاتی ئەو کۆتاییت دێ چونکە ئەمە شتێکی کاتی بووە بەڵام ئەگەر پرۆسی زەواج لە پرۆسەیەکی درێژەدان بێ بە مەوزوعی ژیان و ئینسانی بوون و مرۆڤایەتی ئەمە وای لێ دەکات کەسەکە بەردەوام بێت لەسەر ژیاندا تۆ یعنی ناکرێت من بەڕاستی هەموو کەس دەتوانێت زەواج بکات چ کورسێکس بەڵام ئایا دەتوانین بە هەموو کەس بڵین ئەمە هاوسەرێکی سەرکەوتون هەموو کەس دەتوانێت سارە لێ بخڕێنە سا لەسەر شەقامەکان ڕۆژانە زۆر کەس دەبینی بە هەزاران کەس ئەمە لە وڵاتین بە زیاتر لە 1 ملیۆن سارە زیاتر لێیە کەواتە تۆ بڵێ 1 ملیۆن شۆفێرمان هەیە بەڵام ئایا دەتوانین بۆ ملیۆن کەسە بڵین شۆفێری سەرکەوتون ئەگەر هەموو شۆفێرە سەرکەوتومان هەیە بۆ ڕۆژانە ڕووداوەکانی هاتوو چۆ بەمەوە دەبینین کەواتە ئێمە مشکلەکە لەوەیدا ئەم هەموو خێزانەکانە بە خێزان لەو هەموو ئەوەی دی کە بەرزەسە دەبێت بەڵام ئایا ئەگەر تێگەیشتن و خۆشەویستی بناغی هاوسەرگیری بێ کەسەکە هەدیسان سەلێنێ بڵێ دایکم باوکم کاکە دایک و باوک دوێنێ بوو 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ 60 ساڵ 70 ساڵ 80 ساڵ 90 ساڵ
ئەتۆ ئەم ڕۆکانە بەرپرسیارێکی تازە لەسەر شانە تۆ هاوسەری تۆ ژنی تۆ مێردی ئەم ژن و مێردی و پرۆسەیە پێویستی بەوەیە کە بەرپرسیارەتی لەسەرە هەرکی سەرشانە زۆر کات ئەمە کاڵەی دایک و باوکم نا ئیتر من ژیانێکی خۆم هەیە بەڵام زۆر کات بەداخۆ دایک و باوکەکە زەختەخەنە سەر مناڵەکان بۆی کە بچێتان پرۆسیەوە لەوانەیە کوڕەکە چ کچەکە ئامادەکاری ئەوەی نەبێ بۆی کەم پرۆسی بەشدار بێ بەس ئەڵێ با زوو بچێتە ژیانێکەوە بۆی خۆی هەست بۆ بەرپرسیارێت تێ بکە نەخێت تۆ بنەماکانی بخەرە بەردەم تۆ فێری بکە تۆ ڕێگەی بخەرە بەردەست با بتوانێت بە شێوەیەکی باش خۆی هەنگایی بۆ بنێ ئەم بابەتانەی کە من باسێکم لە کۆمەڵگای خۆمانە ڕنگدانەوەی هەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە خێزانێکی پەرتەوازە بێ بەختەوەر نەبێت دەزانی هەمووی دەکەوێتە سەرچێمە نەبوونی پەروەدەیەکی تەندروست پەروەدەیەکی تەندروست لەناو خێزانێکی تەندروست بەرهەمدەیە ئێمە کاتێکە لەناو خێزانەکەمان پەروەدەیەکی تەندروستمانە هەبوو کەواتە تاکێکی تەندروست بەرهەمدێنین ئەم تاکە تەندروستە بەچی بەرزەسە دەبێت دەبێت هاوڕێتی لە نێوان دایک و باوکە بێت بۆ کوڕ و کچەکانیان کاتێکە کوڕ و کچەکان هاوڕێ بوون لە نێوان دایک و باوکانیاندا پەروەدەیەکی تەندروستە بوو ئەم پەروەدە تەندروستە بە من نمونەیەکی زۆر باشت بۆ بێنەوە ئەس دەکەم سەرەتا سینیەکان چین کە شورای سینیان دروست کرد ئەم شورای چینیان بەست دەوری هەر هەموو چیندا دروست کرد بەڵام لە ماوەی 100 ساڵی تەمەنی شوراکەدا 3 جار سین داگیر کرا وڵاتی چین داگیر کرا لەلایەن دوژمنەکانیەوە هەم 3 جارەکە کە داگیر کرا دوژمنەکان لەسەر قەڵاکەیەوە نەهاتنە ناو وڵاتی سینەوە بەڵکو لە دەواازەکانەوە هاتنە سینەوە بۆ لەبەرەوەی سینیەکان لە بیریان چوو شورایەکی گەورەیان دروست کرد بەڵام لە بیریان چوو مرۆڤانێک دروستکەن بۆ پارێزگاریکردن لە وڵاتەکەیان لە دەواازەکەیان ئێمە بەڕاستی هەمیشە لە بیرمان چۆن مرۆڤ دروستکەین مناڵ دروستەکەین بەڵام مناڵ پەروەردە ناکەین چونکە ئێمە کارەساتەکە لەوەیدا مناڵ پەروەردەکردن جیاوازە لەگەڵ مناڵ گەورەکردن چونکە مناڵ گەورەکردنیشی من و تۆ نیە مناڵ بە خۆی بۆ خۆی بایۆلۆژیان گەورە دەبێت ئێگە تەشبیه نەکە دانی لەگەڵ نمونونەکە شتێکی واقعی لەگەڵ ئێرەوە نەبێت ئاژەڵیش گەورە دەبێت ئاژەڵەکانیش بچکەکانیان گەورە دەکەن بەڵام گەورەکردن لەگەڵ پەروەردەکردن شتێکی زۆر جیاوازە ئێمە بەڕاستی لە باتیەوەی کە ینی سەرپەرشتیارین نەک پەرۆشیارین چونکە سەرپەرشتیاری شتێکی جیاوازە یعنی ئێمە کاتێککە پەروەردەکردنی مناڵ ئەوەیە کە تۆ مناڵ چۆن پەروەردە دەکەین ئەرکی چییە مافی چییە وەکو مرۆڤ چۆن مامەڵە لەگە کەسێکی تری لە ژیاندا دەکات ئەمە بەڕاستی لێرەدا مشکلەکە لێمە کارەساتەکە لەوەیدا ئەمە پەروەدەیەکی تەندروستمان نیە بۆیە ناتوانین لە ناو خێزانەکاندا خاڵێکی بەیەگەشتن و پەروەدەیەکی تەندروست لە ناو خێزانەکاندا بەرزەسە بێتەوە چونکە ئەوش درێژە پێدەری هەمان ڕەفتارەکانی دوێنی دایک و باوکێتی نەیتوانێت لەگەڵ واقعەکەی کەوەکو نمونەکەی مامی عەلی لەگەڵ ئەم سەردەمەی خۆیدا بگون زۆر باشە دەستە خۆش بە کاک ساڵح ئومێد دەکەین هەموو خێزانەکان سوودێکی زۆر باشیان لە قسەکانی تۆ وەرگرت بێت و هەمووان خێزانێکی بەختەوەر و بەخۆشی ژیان بەسەر بەرن دووبارە سواز بۆ تاویزانێرەکانت